سڵاوی خۆی گەورەتان لێ بێم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ. ئەمڕۆژ بە کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتی نوێەوە هاتوینێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن باتەن دروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەرمان. دەست خۆشێدا. بەناوی خوای بەخشندۆ میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ناساندنی کتێبێک دەکەین بە ناوی نەسیمی مێژووی هاوڵان کە بزانین ئەم کتێبە باز لە چی دەکات و جیاوازی ئەم کتێبە لەگەڵ کتێبەکانی دیکە ئەوەیە کە ئەم بابەتە مێژوویە ناساندنی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوەی بەیتە شەعر نووسراوە. زانین هۆکاری جیاوازی ئەم کتێبە بۆچی دەگەرێتەوە، بۆچی بەم شێوازە نووسراوە کە نووسەر میوانی بەرنامەکەمان لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین. لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە پشتگوێخستنی پارێزگای سلێمانی و کەمی خزمەتگوزاریەکان دەکەین لە پارێزگای سلێمانی. دەزانین کە لە پارێزگای سلێمانی و خەڵکی سلێمانی بەردەوام لێرە لەوێ گلەی و گازندەی ئەوە دەکەن کە پارێزگاکەیان جیاوازێکی زۆری هەیە لە ڕووی خزمەتگوزاری لە چاو پارێزگاکانی هەولێر و دهۆک و چەند ناوچەیەکی دیکە. بزانین هۆکارەکان بۆچی دەگەرێتەوە، ئایا کەم تەرخەمی یەکە ئیداریەکان لەم ناوچەیە و پارێزگاری سلێمانی بۆ ئەوە دەگەرێتەوە کە ئەوان نەیانتوانێت وەکو پێویست هاوکار بن یاخود ببنە پردێک لە نێوان حکوومەت و یەکە ئیداریەکاندا تاوەکو خزمەتگوزاری زیاتر پێشکەش بەم شارە بکەن. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە فەوزای تۆڕە کۆمەڵایەتیەکان و خراپبەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین کە دەزانین لە هەرێمی کوردستاندا بەشێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سۆشیال میدیا کۆمەڵێک بابەت دەهروژێنرێت یاخود کۆمەڵێک بابەت باز دەکرێت کە ڕایگشتی دەجوڵێنێت یاخود دوور دەکەوێتەوە لێدانە لە دابوو نەریتە گشتیەکان کە بزانین ئەمانە هۆکارەکانی بۆچی دەگەرێتەوە چۆن هۆشیاری خەڵک وای لێ بکەین کە ئاگاداری ئەو بابەتانە بن و نەبێتە هۆی ئەوەی کە هەست و شعوری کەسانی دیکە بریندار بوێت. بەڵێ دەستخۆش بەڵە بەرزان لەگەڵ ئەمانەشدا کۆمەڵێک زانیاری و هەروەها بڕگەی دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوها فەرموون با پێکەوە بینەرێت. دووبارە سڵاوتان لێ بێدارزان لە تەوریەکەین بەرنامەکەماندا کتێبێکتان پێدەناسێنی بە ناونیشانی نەسیمی مێژووی هاوڵان کە باز لە مێژووی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەکات کە نووسەر بە شێوازێکی جیاواز ئەم مێژووی نووسیوەتەوە کە لە پێشەکیەوە تاوەکو کۆتایی بە بەیتە شەعر نووسراوە. نووسەر مامۆستا وریاز دڵمی میوانی بەرنامەکەمانە بزانین هۆکار چیەکە ئەم جیاوازی ئەم کتێبەی وان نووسیوە کە بە شێوازی بەیتە شەعر دەست پێ بکەم. مامۆستا زۆر بەخێر بێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. سرتا سپاس و دەستخۆشی بۆ ڕێستان بۆ ڕەساندنی ئەم دەرفەتە لێرەشەوە سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەیە لە هەر جێگایەک بە دیار شاشەڕەنینەوەی پەیامەوە دانیشتون سپاسیانەکەین ئەو دەرفەتە لە خزمەتیان نابین. بێگومان
نووسینی ژیانی هاوڵان بە شێوەی پەخشانیان بە شێوەی هۆنراوە شعر ئەوەندەی کە من بزانم لە نێو کتێبخانەی کوردیان نییە بوونی نییە یان زۆر کەمە من نەمبینیوە لە ڕاستیە ئەمڕۆ بەهۆی بوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەکنۆلۆژیا بەگشتی ئاستی خوێندن بەرەو دابەزین هاتووە خەڵک کەمتر ئەخوێنێتەوە ئەوەندەی کە سەرقاڵە بە فەیسبووک و بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەمتر کتێبێک هەڵەگرێ و لە دووتێ کتێبێکان لە پەڕەکان هەڵداتەوە دەستکا بە خوێندنەوەی لەبەرەوە شێوازی مۆدێرن و تازە ئەوەیە کە لە شێوەی هەم کورد بێ هەم مانادار بێ هەم لە شێوەی شعر و پەخشان بێ زیاتر تەڵەبی لەسەرە زیاتر خەڵک خوێنێتەوە بۆیە من سەرەتا ئەمە ئەم بیرۆکەی لەکەیەوە دروست بوو من لە ڕاستیە حەقیقەتی هەیە بێڵێن هەموو مرۆڤێک تاقەیەکی شاراوەی هەیە بەڵام ئەم تاقە شاراوەی لەوانەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بگۆڕێت ڕەنگە من ڕۆژێک لە ڕۆژان بیرم لەوە نەکردبێتەوە کە توانا و قودرەتی نووسینی شعرم هەبێت بەڵام کاتێک کە هاتمە ناو مەیدان ئەبینم هیچ شتێک مەحاڵ نییە ئەکرێیانی مرۆڤ لە هەر بوارێک کە خۆی حەز و خودیای لێتی ئەسپی خۆی تاودا خۆی تاقی کاتەوە نووسینی ئەم کتێبە سەرەتا هەر لە شێوازی بڵێن پەخشان نبوو وەکو شعر نەبوو نووسینی مەقتەعێک لە ژیانی هاوڵان بوو وێزگەیەک لە وێزگەکانی ژیانیان بوو یان هەڵوێستێکی کاریگەر بوو لە فەیسبوک بڵاوانە کردەوە کە لە فەیسبوک بڵاومان کردەوە وردەوردە ئەبینین کە خوێنەری زۆر زۆرە جاری وا هەبوو مەسەلەن بابەتێکی چەندێڕی لە ماوەی شەو ڕۆژێک لە 500 کەس لای کۆمنتێ کرد ئەمە وای لێکردین کە وردەوردە هاندەر و پاڵنەرمان زۆر بوو بۆ ئەوەی کە بەردەوام لەسەر ئەم ڕیتمە ئەم شێوازە بەردەوام لەسەر نووسینی ژیانی هاوڵان بە شێوەی شعر ژیانی وا هەیە مەسەلەن هاوڵی وا هەیە بە 5 با بڵێن بەڕگە ئینجا دابەزیوە جاری وا هەبووە بابەتەکە دوور و درێژ بووە ژیانی هەندێک لە هاوڵان خۆتان دەزانن هەر لەو سەرەتای دابەزینی وحیەوەی تر هاوڵان لە مینەت و مصیبەت و معانات و ناڕەحەتیا بوون ژیانیان پڕ لە میحنەت لەبەرەوە من هاتم ئەوەندەی کە کاریگەری دروستکە لە ناو کۆمەڵگا هاتم وێزگە ناڕەحەتەکان یان ئەو وێزگانی کە ناڕەحەت بوون هاوڵان ئەشکەنجەیان چەشتووە لە پێناویە هاتم ئەوانم زیاتر با بڵێن تۆخ کردەوە وردە ئەم بیرۆکەیە چوو بواری جێبەجێکردن و بۆ پرۆژەیەک زۆر باش مامۆستا باست لەوە کرد کە هیچ خۆت پێشتر شارەزاییت لە شعر و پەخشانە نەبوو ئەمە چی وای لێ کردی چۆن بوو توانیت کە ئاوا بە پەخشان و بە شعر ئەم ژیانی هاوڵان بنووسیتەوە لە ڕاستیە من هەر خۆم بۆ خۆم با بڵێن شتێکم هەبوو بەڵام بۆ دەرەجەیە نەبوو هەنی ئەوە نییە بڵێن هەر سەفر بووم لە بیدایەتە بەڵام کە برەوم پێدا کە ئەبینم خەڵکێکیش مەسەلەن هاندەرم بوو لەسەری خۆشم زیاتر لەسەر ئەو بابەتە بەتایبەت لە کاتی کەرەنتینە و کۆڕۆناشکە خەڵک چوە دەرەوە لە ماڵە بۆ خۆی دانیشت بوو منیش هەوڵمدا ئەو کاتانە ئەو فراغانە بۆ پڕ بکەمەوە الحەمدوللا توانیم کە ئەم کتێبەی کە لەبەردەستی جەنابتانایە ئەم کتێبە کە ئێسێمە سپاس بۆخوا چاپمان کردووە و بڵاو بۆتەوە و ئەتوانم بڵێم زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان ئێستا ئەو کتێبەی تایە و ئومێدیشم وایە ئینشاءڵڵا سوود و کاریگەری هەبێت لە ناو کۆمەڵگا بۆ بەتایبەت گەنج و لاوەکانمان ئەمە شێوازی لەبەرکردنیشی ئاسانە بۆ گەنج و لاوەکان کە تازە پێگەن بۆیە من لە فەیسبووکە تقریبن 80 ئەڵقەم دابەزانووە ئەم 80 ئەڵقەیانی لێتان ناشارمەوە جاری وا هەبووە لە هەموو شارەکانی کوردستانەوە تەلەفۆنم بۆ هاتووە یعنی هەم بۆ تەشجیع و هاندان هەم بۆ داوای ئەوەی کە ئەمە بۆی نەفەوتێ بکرێتە کتێبێک بۆیە ئەمە سپاس بۆخوا هەوڵێکی واماندا کە توانیمان ئەو نووسینی ئەو کتێبە لە ماوەی 3 مانگدا لە ماوەی 3 مانگدا ئێمە کۆتاییمان بە نووسینەکەی هێنا ئەوەش فەزڵ و گەورەی خوایە سەرنجیەوەمە لە کتێبەکەیە لە پێشەکیەکەیەوە کە دەست پێ دەکەی وەسپاسی و کەسان دەکەی کاوکاریان کوردی هەر بەبێتە شەعر دەستی پێ کردووە جا لەگەڵیشیدا من کە کۆمەڵێکم لێ خوێندەوە جیاوازیەکەی ئەوەیە کە بێزار نابیت هەر پێت خۆشە بەردەوام بخوێنیتەوە لەبەری کە بە شازی بەیتە شعری نووسراوە ئێستا سپاس بۆ خوایان گەیشتمەتە ئەوەی هەر کۆمنتیش کە بۆ خەڵگە نووسم هەر بە شعری نووسم جوانە لەسەر ڕووداوەکان پێشهاتەکانی ڕۆژ ئێستا مەسەلەن ئەوەی کە لە ئێستا لە ئارادایە مەسەلەن داخستنی نەخۆشخانەی هیوایە ئەم شەو بێتە شعرێک چەند بێتە شعرێکم لەسەر هیوا دابەزانوە یعنی مەبەستمەوەیە لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژە ئەوەی کە پێویست بوێتە پێشەوە لەسەرەوەش شتم نووسیوە بۆیە ئەم کتێبە لە ماوەی 3 مانگدا نووسینەکەی تەواو بوو
ژیانی هەموو هاوڵانی نەخێر ژیانی هەموو هاوڵانی خۆتاندان هاوڵان ماشەڵڵا زۆرن بەڵام من خوا پشتیوان بە هەر بەردەوامم بەدەر لەم کتێبە کە ئێستا چاپ کراوە دوو کتێبی تریشم ئامادەیە ئامادەیە بۆ چاپ پێویستی بە بێتە پێداچوونەوە هەیە پێویستی بە هەڵەچنی هەیە پێویستی بەوەیە کە شاعرێکی بەتواناتر کەسێکی بەتوانا پێدا بچێتەوە هەندێک لە نیو ئەوەی هەیە چاکیکە کە من لێرەوە پێم خۆشە سپاسی ئەو بەڕێزانە بکەم کە هاندەرم بوون من ناکرێت ناوی هەمویان بێنم بەڵام یەک دوو کەسێکیان کە زیاتر هاندەری من بوون با بڵێن یارمەتی دەریشم بوون پشتیوان بوون لە هەم بە پێداچوونەوەی کتێبەکە هەم نووسینی پێشەگی بۆ کتێبەکە و هەم پێداچوونەوەی تەواوی کتێبەکە لە ڕووی وەزن و قافیەوە یەکێک لەوانە ماوەسا شەریف وەرزێرە خوا پاداشی باتەوە من لێرەوە زۆر سپاس و ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە دەستخۆشیم بۆی هەیە بەڕاستی زۆر ماندوومان کرد لەو نووسینەوەی کتێبە و هەروەها مامۆستا ئەیوب عەنەبی کە ئەوی شاعرێکی ناوداری دەڤەری هەڵەبجە هەورامان و دیارە و ئەویش بەڕاستی پێشێکێکی زۆر جوانی بۆ نووسیوە و پێداچوونەوەی بۆ کردووە و کاک ڕەوشت دیزاین و بەرگ و ئەو شێوازە جوانین کە ئەیبینن ئەوەش کاک ڕەوشت بووە من لێرەوە سپاس و دەستخۆشیمەیە بۆیان خوا پاداشیان باتەوە لەوانەیە لە داهاتووشدا هەر ئەرکمان بکەوێتە سەریان کتێبی ترمان هەیە ئینشاءڵڵا هەر بەردەوامی لەسەر ئەو ڕیتمە لەسەر نووسینی ژیانی هاوڵان و بۆی سوودێک بتوانین بە کۆمەڵگا بگەێنین زۆر باشە مامۆستا چی وای لێ کردی کە ئەم کتێبە بنووسی ئایا تەنها هەر ئەوە بوو کە بتەوێت ژمارەی خوێنەر زیاد بکەی کە لە ڕێی شعر و پەخشانەوە زیاتر بخوێنەوە یاخود هۆکاری دیکەی هەبوو خۆی حقیقت لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم فەرمێ باشترین مرۆڤە مرۆڤەی کە نەفع و سوودی بۆ دەوروبەر و بۆ کۆمەڵگای خۆی هەیە ئەمەش ئەڕاتە ئەو چوارچێوەوە ئێمە ئەمە وەکو سەدەقەی جاری وایە پێغەمبەری خوا فەرمێ ئینسان کە مرد و کۆتایی بە ژیانی هات ئیتر ئەمەلەکانی بچڕن هیچی نامێنێ ئیلا مەگە سێشت نەبێ یەکێک لەوانە نووسینە ئەمێنێتەوە هەر کەسێک بیخوێنێتەوە سوودی لێ ببینێ مەسەلەن کاریگەری لەسەر دروستکە خاوەنی ئەو نووسینە بەهرەمەند دەبێت لە ئەجر و پاداشتی کەسێک کە مەسەلەن مناڵی ساڵحی بەجێهێشت و باوکو دایکی وفاتیان کردێت و خێری بۆ بکەن ئەمانە پیان سەدەقەی جاری کەسێک پردێک دروستەکان نەخۆشخانەی دروستەکان مزگەوتێک دروستەکە ئەمانە ڕێگایەک دروستەکە ئەمانە ئەجر و پاداشتیان کۆتایی نایە یەکێک لەوانەش بەڕاستی نووسینی ژەڕاتە ئەو بوارەوە بۆیە من ئەوەی کە زیاتر هاندەرم بووە بەشێکی داوە و بانگەواز بریتە لە گەاندنی ئەم پەیام بەرنامەی خوای پەروەردگار بە هەر شێوازێک لە شێوازەکان بتوانین بگەین بە خەڵکی جان لە ڕێی فەیسبووکەوەیە لە ڕێی وتار و سیمینار و کۆڕ و مناسبەوەیە یان لە ڕێی کتێب و نووسینەکانەوەیە ئەم نووسینیش بەشێکە لەو بابەتە بەڵێ بێگومان هۆکار و هەدەف و ئامانجی ئێمە بڵاوکردنەوەی ئەو شریعەتەیە نووسینی ژیانی هاوڵانیش بەڕاستی ژیانی هەر یەکیان کە خوێنیتەوە من یەکێک لەوانەی کە هەر لەو مامۆستانی کە ناوم هێنا کە کتێبەکەم پێداوە پێداچوونەوەی بکە لە کاتی خوێندنەوەی چەند جار گریاوە ئێگە خەڵکێکی تر مەسەلەن بە حەماسەتەوە بە شەوق و زەوقەوە بخوێنێتەوە من دڵنیام کە ئینشاڵڵا کاریگەری لەسەر دروستە زۆر باشە مامۆستا وریا تۆ لە نووسینەوەی مێژووی هاوڵاندا درکە بەچی کرد لەوەی کە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بوون و چۆن خزمەتی پێغەمبەری خۆیان کردووە صلی الله علیه وسلم و چۆن لەگەڵیان ژیاون و ئەتوانین بڵین دەرزۆرگرتن لە هاوڵان چی بە ئێمە دەبەخشێت واتە چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەرمان بکەین و مامەڵە لەگەڵ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم وەک لە فەزڵ و گەورەی هاوڵانیشە لە بدایەتی کتێبەکەوە لە سەرەتاوە ئیشارەم پێ کردووە بەڕاستی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیلێکی پەروەردەکراوی دەستی پێغەمبەری خوا بوون ئەو جیلە و هەموو عولەما متفقن لەسەرەوەی کە جارێکی تر دروست نابێتەوە ئەم جیلە خوا هەڵی بژاردون ئەم جیلە هەموو ئەو قورآنی کە ئێستا لەبەردەستی ئێمایە هەمووی لەسەر هەڵوێست و لەسەر پێشنیارەکانی ئەوان دابەزیوە مەسەلەن ئیمامی عومەر یەکێک بۆ لەوانەی کە درەنگیش موسڵمان بوو عەشەرەی مبەشەرە یەکێک لەوانەی کە پێغەمبەری خوا موژدەی باشتی پێداوە بە تایبەت دوعای خێری بۆ کردووە بەڵام لەگەڵەوەشا کە درەنگیش موسڵمانە بێ زۆرێک لە پێشنیارەکانی ئەو بۆتە ئاەت خوای گەورە بە ئاەت دابەزانن بۆ نمونە کاتێک کە بە سەردانی ماڵی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم ببینێ خەڵکێکی زۆر لە ماڵی پێغەمبەری خواکە و خێزانەکانیشی هەر بەو ناوان و ئەڵێ پێغەمبەری خوا خۆزگە حیجاب و بربەستێکە بوو لە نێوان خێزانەکانی تۆ ئەو خەڵکە خوای گەورە ئاەتی حیجابی ناردە خوارەوە یان لە مەقامی ئیبراهیم کاتێک ئەوانەی کە تەوافەکەن ئەوانەی کە عەمرەکەن حەجەکەن کە تەوافەکەن سنە دوایە کە لە مەقامی ئیبراهیمە دوو ڕکعات نوێژ ئەنجام بدەیت طبعا ئەوەش لەسەر پێشنیاری ئیمامی عومەر بووە
پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک ئیمامی عومەر پێشنیاری بۆ کاڵێ خۆزگەی پێغەمبەری خوا لەم شوێنەی لەم مەقامی ئیبراهیمە دوو ڕکعات نوێژمان بکردایە خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە واتخذوا من مقام ئیبراهیم مصلى لەو شوێنە دوو ڕکعات نوێژ انجام بدەن ئەمە و دەیان و سەدان پێشنیار ئەبوو بەکری سیدیق ئیمامی عەلی ئیمامی عوسمان هەموو هاوڵا بەڕێزەکان مەسە هەڵوێستێکی کاریگەریان هەبووە لە شوێنێکە خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە کەسێکی وەکو سعدی کوڕی مەعاز تەمەنی 31 ساڵە مسلمانە بێ ئەلێ هەموو ژیانەکەی نووسیوە 31 ساڵە مسلمانە بێ لە تەمەنی 37 ساڵیە وەفاتەکە شەهیدە بێ لە ماوەی 6 ساڵی تەمەنی مسلمانێتیە کاتێک کە وەفاتەکە جوبرائیل سەلامی خوای لەسەر بێ دێتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ محەممەد یەکێک لە هاوڵەکان شەهید بوو پێغەمبەری خوا بانی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و تەلحە و زوبەیر و کێوی ئەوەی کە بەخیاڵە بانیەکە جوبرائیل دەفەرمێ ئەوانە هیچ کامیان نین ئەمە بەڵگەیە لەسەر کە پێغەمبەری خوا غەیبی نەزانیوە اینجا فەرمۆی ئەوە سعدی کوڕی مەعازە 6 ساڵ مسلمان بووە فەرمووی وەڵڵاهی بە مردنی عەرشی خوا لەرزی 7,000 مەلایکە هاتون بۆی ڕۆحەکەی بەرنەوە پێشبڕکێیان چیان بیباتەوە ئەم هاوڵانە هەر کامێکیان تەماشا بکەی بەڕاستی هەر لە سەرەتا ئیمان هێنانیەوە تا ئەو ڕۆژەی کە لە حیاتا بوون بەردەوام لە خزمەت پێغەمبەرا بوون بەردەوام لە خزمەت گەیاندنی و پەیاما بوون ئەو پەیامە جوانی کە ئێستا ئێمە خوا هیدایەتیاوین لەسەر ئەو پەیامین لە ڕێوانەوە پێمان گەشتووە ئێستا لە شاخ و کێوەکانی کوردستان و لە دەوروبەریشمان لە وڵاتانی تریشە زۆربەی کێوەکان ناوی هاوڵانیان لێنراوە قەبر و مەزاری سەحابەی پێوەیە لەکوێوە لە مەکە و مەدینەوە بۆ غەزا و بۆ گەاندنی پەیامی خوا هاتون و لێرە شەهید بوون و تەرمەکان لێرە بە خاک سپێراوە زۆر باشە مامۆستا باست لەوە کرد ئەو بەڕێزانی کە هاوکاریان بوو و پێداچوونەوەیان کردو بە کتێبەکەدا زۆر متەئەسیر بوون بزانین بەڕێزت لە کاتی نووسینی ژیانی ئەم هاوڵانەیە زیاتر بە ژیانی کامیان کاریگەر بوو یاخود متەئەسیر بوو وەڵا لە ڕاستیە ئەوەی کە ئیشارەم پێکرێ سعدی کوڕی مەعاز زۆر تەئەسیری هەبوو لەسرم و یەکێک تر لەوانش کە سابتی کوڕی قەیسە یەکێک تر لەوانی خالدی کوڕی وەلیدا ئەگەر دەرفە دەبێ مەقتەعێ لە ژیانی خالدیشە خوێنمەوە دواتر ئەگەر مەجال هەبوو بەڕاستی مەسەلەن ئێستا دوایی ئیشارەی پێکەم یەکێک لەوانە خالدی کوڕی وەلید لە ساڵی 8 کۆچیە مسلمانە بێ ساڵی 8 کۆچی یعنی 13 ساڵی تەمەنی پێغەمبەراتی مەکە بەسەر چووە 8 ساڵی تریش لە مەدینە ئەمە 22 ساڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حیاتە بۆ کاتێک خالد مسلمانە بێ بەڵام کاتێک کە مسلمانە بێ ئەڵێ لە ئێستا بەدوا بە ژیان حسابی یەکەم لەبەرەوە ئەمەی کە ڕۆشتوو بە خۆڕایی بۆ ژیانی من لە ئێستا بەدوا بێگومان هەر یەکێک لەو هاوڵانە عەماری کوڕی یاسیر مەسەوەی ئەوانە کە ئەچۆسێنرانەوە بیلالی حەبەشی سۆهیبی ڕۆمی یانێ کە ژیانەکەیان تەماشا بکەن سۆهیب طبعاً ڕۆمی نییە بەڵام بۆچی پێوترێ ڕۆمی ڕۆمەکان هاتن کۆمەڵی خەڵکیان بەدیر گرتووە ئەویش مناڵێک بوو بەدیر گیرا ئەوەنە مایەوە لە ناویانە هەتاوەکو زمانی سەر شێوەی زمانی ڕۆمەکانی لێهات بوو بڕا بەسەر یا ڕۆمی ئەگەر ناخۆی لاسڵا خەڵکی منطقەی نینەوایە لای مۆسڵە و لەوێ باوکی کار بەدەست بوو لەوێ ماوەتەوە بەڵام ڕۆمەکان هاتوون داگیریان کردو و کۆمەڵ خەڵکیان بەدین کردو جا هەر یەکێک لەو هاوڵە بەڕێزانن چ خانەوادەی پێغەمبەری خوا خێزانەکانی کچەکانی و هەروەها ئەوانش کە وەکو جعفر و وەکو عەبدوڵڵا کوڕی عەباس ئەوانە کە ئیمانیان هێناوە و تەواوی ئەو هاوڵە بەڕێزانە هەر کامێکیان وێستگەکانی ژیانی تەماشا بکەی یعنی زۆر کاریگەرن بڕواتان هەبێ ئەم کتێبە کە لە بەردەستی جەنابتانایە زۆربەی شەوەکان خۆر کەوتۆ من خەریکی نووسینە بوون یعنی ئەوەنە بە شەوق و زۆقەوە بۆن بە حەز و خولیا و حەزم لێ بۆ پێم خۆش نێبووە لێدا ببڕێم یعنی بۆیە بە جوهدێکی زۆر الحەمدوللا گەیشتۆتە بۆ ئاستا مامۆستا وریا ئاسان نییە بەڕاستی بابەتی مێژووی بە شێوازی بەیتە شەعر بنووسی و بە شێوازی بینووسی کە وەزن و قافی ڕێک بێت ڕەکانی ڕێک بێ ئەمە ماندووی نەکردی لەوەی کە زۆر جار بمێنیت و یاخود بوەستی لەسەر وشەیەک یاخود مۆزوعێک کە مۆزوع مێژوویە بە شێوازێکی ڕیزبەندی بۆی بنووسیتەوە وشەی وا هەبووە یەک سەعات داوا بیرم لێ کردوێتەوە یەک سەعات لە پێش نوێژی بەیانە بیرم لێ کردو تۆ شتێکم بۆ نهاتوە کە گونجاو بێ لەگەڵ دێڕەکەی ترا یعنی ئەوە بێگومان ماندووبوونی زۆری تایەوە زەحمەتی زۆری پێوە کێشراوە بەڵامی تر ئەوەش وەکو لە سەرەتاشەوە ئیشارەم پێ کرد بەڕاستیەوە فەزڵ و گەورەی خوای پەروەردگارە مەلا من لەو ئاستانە بووم و خۆشم بەو ئاستە نابینم بۆ خۆشم بە شاعر نازانم ئێستاشی لەگەڵا بێ بەڵام ئەوە بە فەزڵ و منەتی خوای پەروەردگار بووە حەزەکەم لێرە ئیشارە بە شتێک بکەم دەوەدەوا دیارە بەرنامەکەتان بڕە کۆتاییەوە من الحەمدولillah ئێستا دوو کتێبی تری چاپ حازرم هەیە بەڵام چاپ نەکراوە یەکێک لەوانە
پوختەی ژیاننامی پێغەمبەری خوایە ئەوە ڕێک بیستمەوە بڵێم خۆی دەبوو لە پێش ژیانی هاوڵان ژیانی پێغەمبەر بنووسایە بەڵام من سەرەتا کە ئەمەم لە فەیسبووکان نووسی بوو خەڵکێکیش مەسەن تەشجیعیە کرد موهانیان لەدام و حەزیان لێ بوو ئەمەم کرد بە کتێبی یەکەم ئەگەرنا پوختەی ژیاننامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دانراوی جەنابی مامۆستا عەلی باپیرە دوایەوە کە ئیزنم لێ خوات وتم مامۆستا مەوێ کتێبەکەی تۆ بکەمە شێعر مامۆستا پێی سێر بوو وتی جا ئەوە کرێ وتم وەڵا پشتیوان بەخوا یکەم طبعا سپاس بەخوا کتێبەکەی گەورەیە حتمما بینیوتانە 700 ئەوەندە لاپەڕەیە بەڵام لە ماوەی 3 مانگدا من کۆتاییم پێ کرد ئەویش تقریبان بۆ قەبارە 450 لاپەڕەی بە شێوازی شعر و پەخشان هەر بۆ شێوازە وەکو ئەو کتێبە هەمووی شیعرە و ماوەی مانیەک دومانێکی لای مامۆستا بۆ مامۆستا سێرێکی کردووە و دەستخۆشیشی لێ کردومەوە پێشەکیەکەشی ئەوەی نووسێ ئینشاءالله لە داهاتووە دوای ئەوەی کە ئەویش ئەدرێتە یەک دوو شاعیر و پێداچوونەوە و لەنگی و وەزن و قافی ئەوانەی چاکەن ئینشاءالله ئەوی چاپەکرێت ئیژی تر لەوانەی کە لەوانەیە خوشکان دایکانمان مەسەلەن چاوەڕێ بکەن ئەوەژە دڵخۆشیە بۆ خوشکان من ژیانی ئافرەت سەحابیەکانیشم نووسیوە پشتیوان بەخواوەش ئەڕواتە بواری چاپ و ئەکرێتە بەردیدی خوێنەران کە تا ئێستا ژیانی 27 ئافرەتی سەحابیم نووسیوە ئەم 27 خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کچەکانیەتی و ئەو ئافرەتە ناودارانن وەکو حوسێبن کچی کعبە وەکو مەسەلەن شەریکە ئەو ئافرەتانە کە مسلمان بوون لە سەردەمی پێغەمبەرە بەوانە وترێت سەحابی کە پێغەمبەریان بینیوە و ئیمانیان هێناوە و لەسەر ئیمانیش مردوون خۆگەنا ئەبوو جەهل پێغەمبەری خوای بینیوە بەڵام سەحابی نییە و هەر بە بێبڕوایش گەڕاوەتە بۆ لای خوا بۆیە من ئینشاءالله وەکو دڵخۆشیێک بۆ خوشکانیش کە پێشنیاری زۆرم بۆ کراوە ئەلحەمدولیلا ئەوەشم نووسیوە ئێستا دوو کتێبی ترمان وەکو عەرضم کردن ژیاننامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لەگەڵ ئافرەتە سەحابیەکانیش ئامادەیە و دوای پێداچوونەوە و وردەکاری و خەڵەتچنی وانە ئینشاءالله ئەویش چاپەکرێ و ژیانی هاوڵانیش پشتیوان بەخوا هەر بەرقرارە بێت چونکە هاوڵان خۆتان دەزانن لە ئەو ڕۆژەی کەیتر ئاخرە داتە خوارەوە لە عەرەفە کە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي کە لە ڕۆژی عەرەفەدا بەدی لە ڕۆژی جومعە بوو ئەو ڕۆژە 110,000 سەحابی لە خزمەت پێغەمبەرا بوون ئێستێمە بمانێ ژیانی هەرهەموویان بنووسینەوە طبعا هەندێک لە هاوڵان ژیانیان هەرونە دیار نییە تا ئێستش یعنی یەکێ لەوانی کە بەڕاستی جێی سەرسوڕمان بوو لای من عشرەی مبەشەرەیەمە دە کەس کە موژدەی باشتیان پێدراوە یەکێ لەوانە کە سعیدی کوڕی زەیدە یەخۆ سعیدی کوڕی زەید کە عشرەی مبەشەرەی وەکو ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی و طەلحە و زوبەیر و زوبەیری کوڕی عەوام مەسەلەن عەبدوڕەحمانی کوڕی عەوف و ئەمانە وایە بەڵام ناوی نییە لە مێژووە ناوی کەمە ئەمە زۆر ماندوو بووم تا ژیانەکەن دەستکەوتووە لەبەرەوە مەرج نییە هەموو هاوڵان ژیانیان هەبێ بەڵام ئەوەندەی کە لە بەردەستایە پشتیوان بەخوایمە لەسەر ئەو ڕتمە و شێوازی شیعرە هەر بەردەوامە کەواتە مامۆستا لە نووسینی ئەم کتێبەیە بەدەر لەوانەی کە هاوکاریان کردو زیاتر پشتە بە چ سەرچاوەیەک بەستوو بۆ نووسین ئەوە ژیانی پێ ساڵ سەلەمەوە دیارە کتێبەکەی مامۆستایە بەنسبەت ئەم کتێبە کتێبێکی عەرەبی هەیە ڕجال حول الرسول ئێستا کراوە بە کوردی پیاوانێ لە دەور پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کتێبە لە بەردەست مابووە ئەوە من سپاسی نووسەرەکەش یەکەم کە ناشزانم چێ ناشیناسم بەڵامی تر کراوە بە کوردی و لێرە لە کتێبخانەکانە هەیە کە هێنام خوێنمەوە وردە ئەڵبەت ئەم ژیانی هاوڵانە وەکو عەرزم کردن وەکو پێویست نەنووسراوەتەوە هاوڵی وا هەیە مەسەلەن 70 ساڵ ژیاوە بەڵام ژیانەکەی بە کورتتر نووسیمە بۆ لەبەرەوە هەرەوە نەهاتووە هەر چەند گەڕاوم لە گۆگڵ بۆی گەڕاوم بە دوای سەرچاوی ترا گەڕاوم هەرەوەنم دەستکەوتووە بەڵام سەحابەی واژەیە کە مەسەلەن ماشەڵڵا چەند مجەڵەدێک لەسەر ژیانی نووسراوە ئەوەستا وتت بەیتە شعرێک دەخوێنەوە گەرت وەڵام پێتان باش بێ هەر هەندێک لە ژیانی خاڵدی کوڕی وەلید لە سەرەتاکەیەوە خوێنمەوە خاڵدی کوڕی وەلید پێمان دەڵێ ئومێدم وایە ئینشاءالله ئەم نووسینە تەئسیر و کاریگەری هەبێت لەناو کۆمەڵگا و خوێنەر لەلایەن شاعیرانەیان هیچ ڕوبەڕووی ڕەخنە و تێبینی نەبوویتەوە کە بیانی مەبەستیانەوە بێت کە گرنگی زۆر بەلایەنی شاعیرێکی نییە لە ڕاستیە لەوانەیە هیچ کارێکی مرۆڤ بەدەر نەبێت لە ڕەخنە و سەرنج و تێبین ئەوەی کە کەماڵە و ئەوەی کە کاملە و ئەوەی کە بێ نوقسانیەتە ناخوای پەروەردگار بۆیە من چاوەڕێیەکەم سەرنج و تێبینیم بۆ هاتەوە بەڵام وەکو ڕەخنە
ئەو پێشەگیەک ئەو مامۆستا بەڕێزە نووسیوێتی ینی بووەتە هۆکاری کە کەمتر ڕەخنە وەرگێ بۆیە ئاساییە مرۆڤ بەڕەخنە گەورە بێ من پێم باشە لێرەشەوە بە هەموو ئەوانە ئەڵێم کە گوێیان لێمانە هەر کەسێک کە خوێنێتەوە بالای خۆی قەڵەمێکی بەدەستەوە بێ چونکە ئەمە ئینشاءڵڵا چاپی کۆتایی نییە ئەکرێ مەسەلەن چەند جوتێبینیەکان سوودی لێ ببینین لە دوێنێ شەو برایەک تەلەفۆنی بۆ کردم لە گەرمیانەوە لەسەر ئەم کتێبە هەندێک قسە باسی کرد دوای دەستخۆشیوانە وتی یەک کتێبی نووسەرنجمەیە ئەویش ئەوەیە خۆزگەر ناوی هاوڵەکان کە لەسەر نووسراوە بە ملەوەنی بنووسرایە ئەم سەرنجانە ئاساییە ینی بۆ دەکرێ ئەکرێت لە چاپی دادووە سوودیان لێ ببینین ئاساییە ڕەخنەشمان لێ بگرن مرۆڤ بە ڕەخنە گەورە بێ من هەر هەندێکی خوێنمەوە چونکە ژیانەکەی زۆر تەواو نابێ لەبەرەوەتان بەرنامەکەشتان بڕ کوتاییە ژیانی خالدی کوڕی وەلید ئاوا نووسیومە ساڵ هەشتی کۆچی مانگی سەفەرە عەوداڵی گەشتن بە پێغەمبەرە ڕۆژێ بە تەنها بیر دەکاتەوە خوا دڵی بۆ حەق یەکلا کاتەوە لەگەڵ دەرونی وتووێژ دەکا ئەو عومرەی ماوە خزمەت دینەکە باسی خالدی کوڕی وەلیدە بخوێنەرەوە لە دەستی مەدە لە دوای هەشتی کۆچی باز دەکەم ئەو وای پێخۆشە منیش وا دەکەم دەڵێ ئەو ڕۆژەی کە بەیعەتمدا ئەوە بۆشیان دەکەمە سەرەتا لە لای بووەتە خولیا بەردەوام دەبێ هەڵبژێرێ پەیامی ئیسلام وا دڵنیا بوو ئیتر کاتێتی کەسێ هەڵبژێرێ بۆ هاوڕێتی وتی سوێن بێ بەخوای میهرەبان دەچمە مەدینە دەبمە موسڵمان چون هێشتا خالید لە ناو مەککەیە سەروەر و سەردار لە مەدینەیە خالید دەگەڕێ بە دوای هاوڕێدا هاودەمی یەک بن لەم ڕێگایەدا ئەوە عوسمانی کوڕی تەلحەیە وەک خالید بەنیازی مەدینەیە هەردوو پێکەوە وا بڕیاریاندا لە کۆتایی شەو دەمە و بەیاندا وا بەڕێکەوتن خالید و عوسمان ئاگاداریان بیخوای میهرەبان لە ڕێبینیان عەمری کوڕی عاس سڵاو بۆ ئێوە چییە دەنگ و باس عەمر هەواڵی خۆی پێدان ئەوانی وتیان دەبینە موسڵمان بوونە هاودەم و هاوڵ هەرسێتیان بڕیاریان دا و ڕوونە مەبەستیان دوای ماندووبوون گەشتنە مەدینە هەستیان بەوە کەس تەواو ئەمینە لە شوێنی ڕەسوول وا دەکەن پرسیار هەرسێ تامەزرۆن بگەن بە دیدار وەریان گر ناو و نیشانی تەواو ئەوان بۆ حەرەم وا دەنێن هەنگاو گەشتنە خزمەتی سەلامیان لێ کرد ئەویش پێشوازی لە هەرسێکیان کرد ئەوەتر نامەوێت بچمە تەفاسیلوینەوە ئابۆ شێوازە خالدی کوڕی وەلید دوای ئەو هەموو ساڵەکە معلومی جەنابتانە بیستوتانە خالدی کوڕی وەلید هۆکاری شکانی مسلمانان بوو لە وەحودا ئەو هەموو هاوڵە بەرەزەکە شەهید بوو خالدی کوڕی وەلید بوو بەڵام کاتێک کە خوا هیدایەتیەدا دەڵێن لە ئێستا بەدواوە ژیانە بۆ من ئەوەی کە ڕۆشتووە بۆچی لە ناو ژیانی ئەم هاوڵانە لە هەمووی حەزەکرەوە بخوێنیتەوە زۆر تەسیری لێکردوم کە خوێندومەتەوە ژیانەکەی ڕاستە کەم مسلمان بووە بەڵام زۆری لەسەر نووسراوە دڵشیدا میهرەبانی و لێبوردەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو بەڵێ بێکومان چیرۆکەیە بەدیار دەکەێت بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەکەرەوە یەکێکتر لەوانەیە کە زۆر تەسیری تێکردوم ئەمەیری کوڕی وەهەبە ئەمەیری کوڕی وەهەب کە ئەڕوا بۆ ئەوی پێغەمبەری خوا تیرۆر بکە دا نێوانی مەکە و مەدینە زۆر دوور و درێژە ئەوانی کە ڕۆشتون ئەسان یعنی بە پاس 6 سەعات ڕێگایە ئەم هاتووە بە وڵاتێکەوە چەند شەو ڕۆژ بڕێوە بووە شمشێری تیش کردووە ژەهراوی کردووە بۆی بڕا پێغەمبەری خوا تیرۆر بکە بەڵام کاتێک کە ئەڕواتە ئەوێ تەسیر و کاریگەری و لەسەرخۆیی و هێمنی و ئارامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەرمونیانەکەی وای کردووە عومەر لەوێ مسڵمانە بێ زۆر باشە مامۆستایان دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونە مادومان زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ هەمیشان بەرنامە بینم دەستخۆشیتان لێکم خی گەورە بەرکەت خاتە ئیش و کارتانە و سپاس بۆ ئەم دەشبەتەکە ڕەخسانتان کتێبەکانی پشتیوان بەخوا لە خزمەتتانە دەست خۆش بێ بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە پشتگوێخستنی پارێزگای سلێمانی دەکەین لە خزمەتگوزاریەکان وەروەها جیاوازی پارێزگای سلێمانی دەکەین لە ڕووی خزمەتگوزاری و ئەو خزمەتانی کە گەشتکەش بەم شارە دەکرێت کە زۆرێک لە خەڵکی ئەم شارە گلەوی و گازندەیەوە دەکەن کە شارەکەیان پشتگوێ خراوە لە ڕووی ئیداری و لە ڕووی
خزمەت گوزاریەوە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگاکانی دیکەدا گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز میدیا شێخ ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی خاتون میدیا زۆر بەخێر بێت. چاوەکەمی بەڕێزی خاتون میدیا دەمێت ڕاشکاوانە قسەیەکی ناو خەڵکی دڵی سلێمانی بکەم کە هەمیشە باز لەوە دەکەن کە پارێزگای سلێمانی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ڕێگاوبان لە ڕووی سەوزایی بۆ نمونە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ پارێزگای سلێمانی لەگەڵ پارێزگای هەولێر پارێزگای دهۆک ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە دەستخۆشیم هەیە بۆ ئەم دەرفەتێکە بۆ منتان ڕەخسانەوە جا لە شۆ دەست پێ بکەین براگیان شارێکی وێران بێ حکومەت بێ سەرپەرشت بێ ساحەب شارێکی ئاوا جوان و جەمالی هەیە کە لە ناو هەموو دەوڵەتی جیهانە بە شارێکی ئەمن و ئاسایش ناوبرێ بە شارێکی جوان بە شارێکی کللتوری بەڵام کە شتێ ساحێبی نەبوو ئاوە ئەم پاشا گەردانەیە کە لە شاری سلێمانیە ڕوو ئەدا طبعاً هەر لە محافظەوە بەرپرسیارە هەتا ئێمە هەتاوکو بچووکترین بەرپرسی ئەم شارە و گەورەترینەکان ئەو دەسەڵاتەیە کە ئەم شارە با بەڕێوە چونکە ئەم شارە تۆ بڵێیت و نەڵێت ئێمە حەدیثێکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەمە لێرە تەطبیق ناکرێت لەم شارە سبحان الله ئەوەی کە ناچێتە سەر پێشەوەی بچێتە سەر کورسیەکە لافوق غەزافیەوە لێیە ئەڵێ من وا ئەکەم بۆ هاوڵاتیان هەر وەکو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا کە معارەزەی تیا بوو کە سێ حیزبی معارەزەی تیا بوو کە کۆمەڵ بوو یەکگرتوو بوو گۆڕان بوو یەکێتی بوو پارتی بوو ئەم دوانێکە کە ئەمان ئەم یەکێتی و پارتیە دەسەڵاتی گەوریان لەژێر دەسایە دەسەڵاتی یەکەمن لە کوردستانە بەڵام نە معارەزە هیچی کرد نە دوو حیزبە سەرەکیەکەش هیچی کرد خۆی کێشەکە لەوا بوو گۆڕان بە 250,000 دەنگەوە نەیتوانی ئەم شارە ئاوەدانکە کە لافوگە غەزافی ئەوەی لێ ئەیە لە 2009 ئەیوو من ئەم شارە ئەکەم بە شامی شەریف بەڵام نەک شامی شەریف بوو بە وێرانی شەریف بەڕاستی کەواتامە هۆکارەکەی بۆ معارەزە خۆی گەڕێتەوە یاخۆ دەوێت دەسەڵات یان خۆی هۆکارەکەی بۆ ئەو بەرنامە حیزبا گەڕێتەوە کە هەیەی معارەزە لە قۆناغ معارەزە بەپێی ئەو کورسیەکەی هێنێ ئیشەکە بەڕاستی بەپێی ئەو کورسی ئەیەنێ چەند کورسی و زیاتر بێ تۆ ئەونا بەرکەوتە و زیاترە بێ چەند کورسی و کەمتر بێ بەرکەوتە و کەمترە بێ ئێمە لە ئەنجومەنی پارێزگا 2 کورسیمان هەبووە ئێستا ئێمە نەبێتە پیا هەڵدان لە ئەنجومەنی پارێزگا ئەم 2 کورسیەکە من و کاگڕ بەڕێز کاگڕەمەزانین ئیشی 2 کورسی ئەنجومەنەکەین ئەنداممان هەیە بە مانگ و 2 مانگ نایە بە ئەنجومەنە ئەنداممان هەیە هەتا ئێستا یاداشتێکی نییە ئەنداممان هەیە تا ئێستا کۆبوونەوەیکی نییە بە پێی مەزاجی خۆی هەم لێپرسینەوەیان نییە نەخێر لە ئەنجومەن لێپرسینەوە نیەوەکو لێپرسینەوە بەڵامی ترەوە کەوێتە تۆ ئەو زەمیرە و کە ئەو دەنگدەرایی دەنگی پیاوی ئەی تۆ چۆن ئیش بۆ ئەم دەنگەراکەی کەواتە میدیاخان تۆ باست لەوە کرێمە تەنها 2 ئەندامین ئەتوانین ئەم هەموو ئیشە بکەن تا ئێستا توانی وتانە هیچ کێشێکی سلێمانی بەم 2 ئەندامە چارەسەر بکەن ئێمە ئەو نەیتوانیمان بەبێ بەرکەوتەی خۆمان 2 کورسی باڵێ توانیمانە کاک ڕەمەزان سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکانە کە لیژنەیەکی معنیە لە ئەنجومەنی پارێزگا بەڕاستی چەند لیژنەیەکی معنیتیایە یەکێک لەو لیژنانە بەڕاستی پلان و پرۆژەکانە بەڵێ کاک ڕەمەزان بەپێی تواناتوانیوێتی ئەو ئیشانە بکا کە توانای هەیە بەسەر ئەم 2 کورسیە تۆ لەوە 1 کورسیە ئەبێ بە 1 کورسی لە پلان و پرۆژەکانە بەڵام ئەم شارە بەم 2 کورسیە نابرێ بەڕێوە ئێمە محافزێکمان ئێستا هەر بۆ نمونە گرانی بنزین لە ناوەدا ئێمە وەکو لیژنا وەکو ئەندامانی ئەنجومەن کاکەڤاڵمان بان کردە ئەنجومەن بەڵام بە زۆر بەداخەوە دانیشتەکەمان بە شەڕ کۆتایی هەو بەس میدیاخان ئەمە تەنها بنزینە ئەمە بینی لە تەندروستی حەزەکە بەڵێ ڕاست ئەمە ئەوە ئەی بواری تەندروستی بۆ ناڵێ ئەوە لی خەستەخانەی هیوا بەو هەموو زەحیەتەوە هەر من ئەزانم کە جێگری لیژنەی تەندروستیم ئەو دکتۆر و بەڕێوەبەرانی چەند بەڕاستی لێبڕاوانە ئیشەکەن دکتۆری وامان هەیە لەو خەستەخانی هیوایە ئەگەر بچێتە دەرەوە ماڭانەی خۆی هەر ماڭانە لەوانەیە بە 2 دەفتەر 3 دەفتەر نەچێتە ماڵەوە بەڵام ئەو لە
خەستخانەی هیوا ئیشەکە بە 2 ملیۆن 3 ملیۆن تا 4 ملیۆنە ئەمە زۆر کە بە ماڭانە نەک ڕۆژانە بەڕاستی ئەمە ئەبێ حکومەت دانیشێ یعنی من هەر لێرەوەڵم دانیشێ یەکەیە کە ئەم دکتۆرانە دەستیان ماچکە نەک مەمنونیان بێت چکە بەڕاستی لە بەسرەوە خەڵک ڕووی تێکە بگرێت لە ئێرانەوە لە تورکیاوە خەڵک ڕووەکاتە و شارە ئەوە سیمای شاری سلێمانیە حەقە ئێمە خۆمان هەمومان دەستگیرۆی ئەو خەستەخانەیە بکەین ئەجا بێجگەلەوە شار و شەقامەکانی بەڕاستی ئێستا بودجەیەک دەرچۆ بۆ شاری سلێمانی نزیکەی 60 ملیارد دینارە لە بودجەی پەرەبێدانی پارێزگاکان ینی بەڕاستی شتی وا دانراوە لە پرۆژەکە کە بکرێت بەڵام ئێمە وەکو ئەندامانی ئەنجومە زۆر شتمان سڕیوەتەوە وەکو لیژنەمان پێکەناوە یعنی سەر سوڕە مێناڵێ ئەمە هەر ناکرێ ئەمە چییە وەک جوانکردنی دەواازەی زانکۆی سلێوانی گرنگە ئەم پرۆژەیە؟ هیچ گرنگ نییە ئەسڵەن تۆ وەرە ناو داخلیەکان چاکە ئەسڵەن تۆ وەرە ناو سیستمی داخلیەکان چاکە ئەسڵەن تۆ وەرە ناو کولیەکان و مەسعەدەکان و ڕاڕەوەکانی چاکە خاتومی دە پێ دوانیە ئەم جۆرە پرۆژانەی کە باسیەکی کە زانی پێکەنینی بێ ئەم شتانە کچ پێویستەکە دەرگایەک نییە بۆی کە گەندەڵی تیا بکرێت طبعاً تۆ من چی پێڵێم ئەڵێ ئەمە پێویست نییە کە پێویست نەبێ من داینێم یعنی من بایگراوەندێکم هەیە لە پشتیەوە بۆ سەرفکردنی ئەم پارێ بەڕاستی ئەژین وەرە سلێمانی گەڕێکی وا هەیە هەتا ئێستا ئاوی تێ نەبراوە گەڕێکی وا هەیە ئێستش بە تەنکەر ئاوی تێبرێ وەرە ئەمەی بۆ بکە ئەو 500 ملیۆنەی لەوێ سەرفێکی وەرە ئەمە بکە ئەمە خەڵک زۆر پارێژ وەرگیراوە نەخێر هێشتا وەرنەگیراوە بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا قەت دەنگ لەسەر شتانە نای خاتومی دیام هەر لە قەتعی دوکانەکانەوە هەتاوەکۆ خەریکە کەرتی تەندروستی و خەریکە زۆر خوێندن و هەموو بابەتەکانی دیکە خەریکە بە ئەیانەی لە ڕێگەی کۆمپانیاوە بەڕێوە بچێ ئەنی ماگانە کۆمپانیایە گێت بەسەر دوکانانە ئەگەڕێ کە کێ ئەوەی هەڵواسیوە پارەی لێ وەرگێک ئەمە بە چای خۆم بینیومە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەبێت ئەم پارێزگایە کۆمپانیا بیبا بەڕێوە چییە؟ بەڕێزم خۆی سبحان الله ئەم وڵاتە کەیتر ئەم لە دوای ڕاپەڕینەوە وردە حکوومەتی عێراقی ڕووخاهات وردە ئەم حیزبانە فێری کۆمپانیادانان بوون بەڕاستی هەر نەخۆشیێکیان گرتووە نەخۆشی کۆمپانیایە هەڵە سێ بیرەکاتەوەی نازانم شەو چکێ بیریانە خاتەمشە بەیانی هەڵە سێ کۆمپانیایەک دانێ بە ناوی شتێکەوە من و تو هەر عەقڵمان تەسەوری نەکردووە تێگەشتی هەمووی کۆمپانیایە بەشی خۆیە بات هەمووی کۆمپانیا بەشی خۆیە بە یعنی چۆنەڵێ ها کۆمپانیەکانی دیگە ژەڵێن لەلایەن چەند دوو کۆمپانیایەک و قۆڕەکراوە بابەت دوو کۆمپانیەکەی چیە یەکێتی و پارتێکا کە خۆی کۆمەڵ ئیسلامی نییە بەڕاستی هی یەکێتی و پارتیە تێگەهی گۆڕانە هی حیزبانن کە دەسەڵاتیان هەیە بەسەر خەڵکەوە میدیاخان ببوور ئەم هەموو گەندەڵی کە لە سلێمانیا ئەبیندرێت ئەم هەموو بێ خزمەت گوزاری و بێ پلانیە تۆ بۆ حکوومەتی ئەگەڕێنتەوەیان بۆ ئەو دەسەڵاتی کە سلێمانی ئەبا بەڕێ بەڕێزم حکوومەت جاری وا هەیە ئێمە تۆ مەسەلەیەکی کوردی خۆمانەیەڵێ قسەیەکیش بۆ دەستکەیت جاریوە حکوومەت ئاگای لە زۆر شت نییە بەڕاستی ئێمە وەکو بە دووادا چونمان کردووە ئەنی زۆر جار هەیە چۆنەڵێ حیزبەکە خۆی بۆ خۆی ئاگاداری شتەکانێتی سایمە هەر باسی شاری سلێمانێکن خۆ باسی ئەو لێر ناکەن من لەو لێرە ناژیم بەس مەگە سەفەرێ ساڵی دوو جارێت تۆ بچیتەوێنە بەڵێ لێرە بە خزمەتترە بەڵام من بۆ چێگەڕێ هەموو کەسێ زانێ بۆ چێگەڕێتەوە بەحقیقەت هەموو شتێ هەموو کەسێک چاوی ئەزانێ لە وڵاتە هەمومان گەورە بووین لە وڵاتە چاومان کردوێتەوە لێ گەندەڵی ژەکرێ بەڵام هەر لەوێ تا بەڵێ ئەکرێت چۆن ناکرێ لە هەموو شوێنەیەکرێت حتا لە دەوڵەتی ئیسلامیەکانی ژاکرێت بۆی ئێمە هەر خەڵکدا نەگرینەوە بە قسەی ناخۆش بەڵام ڕێژەی هەیە گەندەڵی ڕێژەی هەیە لێرە بۆ ئەوێ لێ لە ماڵەکەی من بۆ ماڵەکەی تۆ لە ماڵەکەی تۆ بۆ سەر شەقام لە شەقامەوە بۆ ناحکومەت ئەم ڕێژەیە دیاریکراو نییە بەڵام من گریانم ێ بۆ شارەکەم کە ئاوە چۆنڵی خوێنی لێ ڕژێ و ئاوا داما و کراوە دەستەمۆ کراوە خەتای خۆشمانی تایە خەتای هاوڵاتیشی تایە کە بێدەنگە لەم وەزە بەڵام هەڵاتی بکە زۆر جاریش ئەبینین کە خۆپیشاندانی بەرفراوان کرا کە خەڵک هاتە سەر شەقام خۆپیشاندانی بەرفراوان کرا ئەم شارە نزیکەی 2 ملیۆن و ئەو نەکەسی تایە چەند کەس هاتە سەرین خۆمی 1000 کەس ناو بەڕێز ئەنی بەڕاستی چەند کەساو چەند کەسمان هەر لە عایلەکەی خۆمانێکی 5-6 نەفەرین 3 نەفەرمان ناردە سەر جادە بە حەقیقەت ئەمە خەتای خۆشمانی تایە بۆ قبوڵ یەکەین
زۆر ڕاستە خاتون میدیا ئێستا بابەتی گەرمی نێو سۆشیال میدیا و نێو خەڵک بابەتی ئەم کەتی تەندروستیە ئەمە تۆزە زیاتر لەسەر ئەمە بۆستین دەبینین باز لەوە دەکەن کە خەریکە ئەدرێتە کۆمپانیای خەریکە دەرێتە بەتابەت نەخۆشخانەی هیوا دەدرێتە نەخۆشخانەیەکی دیکە دەیانەوێت دەرمانەکان کۆمپانیایەک لەلایەن کۆمپانیایەکی دیکەەوە خەڵک بچێ بیکرێن نەخۆشەکان بیکردن کە ئەمەش بارگرانێکی زۆری لەسەر نەخۆش دروست کردو کە دەوترێت نەخۆشی وا هەبوو ئەم مودەتە چەند ملیۆن دیناری سەرف کردو لە دەرمانە کە ئەمە لەوانەیە کۆمپانیا لایەن کۆمپانیایەک و بیکڕێت و دەرمانەکان بەکاربێن ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئامانجیان چییە پلانیان چیە بۆم بابەتە ئەمانجیانەوەیە ئەمیشکەن بە کەرتی تایبەت بەڕاستی لەبەرەوەی پارەیەکی هائیلی تیا دەسەکەوریە بەڕاستی ئەگەر دەسی پاک و دڵسۆز نەی بە دۆداچونتان بۆ کردو بەڵێ ئێمە لیژنەی تەندروستی لەگەڵ حاجی ڕێبوار کاک محەممەد کاگامەنج دیلمان خان سەردانمان کردووە و نووسراوی خۆمان بەرز کردوێتەوە بۆ وەزارەتی دارایی کە بە هەموو شێوێک ئەبێت دەستگیرۆی ئەم خستەخانەی بکرێم خستخانەیە دانەکرێت لەبەرەوە ناسنامەی شاری سلێمانیە بەڕاستی خزمەتی شاری سلێمانیەکە سلێمانی بۆچی بە شاری خزمەت شاری کللتوری شاری ئەوەی کە دڵسۆزە بۆ هەموو کەسێکە چۆن دەردی عەرەبێکەوتی ڕەحبی وەکو چۆن تەڕەحوب لە خەڵکەکات و پێشوازی لە خەڵکەکە بۆهی ئەو نەخۆشخانەیەوە بەڕاستی منە ڕۆژێکیان ئەلم تقریبان 2 هەفتە 3 لێوێ بووم باوەڕە بێ خەڵکی عەرەب هاتووە خۆی دەستگیرۆی خستەخانەکەی لەبەرەی باوکم لێرە خزمەت کراوە کورد هاتووە تێگەشتی زەکاتەکەی خۆی بەجارێ 50 دەفتەربێتی خستەخانی هیواوتێتی بڕۆ سەرفی کە بە نەخۆش بەڕاستی ئەمە ناسنامەیەکە حیفە ئەم ناسنامەیە گومگرێ حیفە ئەم ناسنامەیە حسابی بۆ نەکرێ لەبەرەوە کە بدرێ بە کەرتی تایبەت حسابێکی تری بۆ کرێ ئەو ئەبێ بە خوێن مژین نەک بە چارەسەر کەواتە بە پێ و بەدوا دەچوونانی کردوتانە بۆ نەخۆشخانەی هیوا بە کوێ گەیشتون ئایا ئەم کێشەیە چارەسەرە ئێمە ڕۆژی یەکشەمەی ڕابردوو بوو تەوان بەیانی هەفتەیەکەکە ڕۆژی سێشەمەکەی دانیشتنمان کردەوە و نووسراومان کردەوە بۆ وەزارەتی دارایی کە ئەو بڕەپارەی کە هەیەە و لە لای وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران سەرفی ناکە بە زووترین کات دویان سەرف بکەن ئیتر بەڵام هەتا ئێستا جوابەکەی ناتۆتەوە میدیاخان پێشتر باسی لەوە کرد کە بڕەبوجەیەک تەرخان کراوە بۆ پرۆژە خزمەت گوزاریەکان بۆ پارێزگای سلێمانی بودجێ پەرەبێدان زۆر باشە ئەو پرۆژانی کە باست کرد جوانکردی نازانم دەواازەی شارە هی زانکۆکانە کەواتە لە ئێستەیە چ پرۆژێک زۆر گرنگە و پێویستە بۆ سلێمانی بکرێت و ینی نیان نووسیانیان خستۆتە بواری پلانەوە کە بۆ بجەیە بتوانن ئەوەی لای من زۆر مەبەزدار بێ بەڕاستی پرۆژەی پارێزگاریکردن لە کللتوری ئەم شارە لە شوێنەوارەکانی ئەم شارە چکە بەڕاستی شوێنەوەرەکانی ئەم شارە بەرەو هەدەرە برێ شوێنەوارەکانی ئەم شوێنە خەریکە بەرەو چۆنەڵی وڵاتێکی بێکلتورە ڕۆین چکە لە هەموو دنیاوە بچۆرە تورکیا بچۆرە کۆ بە کللتورەکەیان ناسرێتەوە ئەچیتە تورکیا بە مزگەوتەکانیان کە محەممەد فاتح و ئەوان دروستیان کردو بە مەد ئەناسرێتەوە ئەچیتە ئێران بەوەی کە شاچی دروست کردو چی دروست نەکردو پێش شاچی بووە پارێزگاری لێکرا بە مەد ناسرێت سلێمانش بە کللتورەکەیان ناسرێتەوە هەر بۆ نمونە ئێستا بەتەمان شاری سلێمان لە شاری سلێمانیا هەندێک 8 دۆنن زەوی بە ناوی شارەوانیەوەیە بەڵام قوتابخانەی لەسەر دروست کراوە بەتەمانە قوتابخانەیە بڕوخێنرێ و بفرۆشرێ بەڵام ئێمە تا ڕادێک ڕێگریمان لێ کردووە لەبەرەوەی بەڕاستی چەند قوتابخانەیە کە بۆ نمونە قوتابخانەی گوێژێ قوتابخانەیە کە تەمەنێکی هەیە تەمەنێکی پڕبەرەکەتی ئەم هەموو گەنجی سلێمانیە لێۆ نیوەی زۆری پێگەیوە گوناح نییە بڕوخێ قوتابخانەی سەلاحەدینە گوناح نییە بڕوخێ باخچەکانە گوناح نییە باشە سلێمانیەوە قوتابخانەی زۆرەکەم قوتابخانانە بفرۆشێنەوە حەزەکەم لەسەرەوەش قسە بکەم تەمان ئێمە زۆربەی کات خێرخوازیەت ئەڵێ من قوتابخانە دروستەکەم ئەڵێن بڕۆ بۆ شارەوەن ئەڵێ وڵات زەویم نییە بۆ ئەمە دروستە بۆ ئەمە زەوی نیە بەڵام تۆچی قوتابخانەکەش لەگەڵ یا ڕوخێن باشە ئەیفرۆشن یا ئەیڕوخن بەتەمان ئەیفرۆشن مولکی شارەوانی و ئەیفرۆشێ و بەڵام فرۆشتنێکی چۆن بە تاڵان بردن نەک ئەو نرخەی کە تۆ دڵت ئەوێ و ئەڵێ وەڵا ئەمە لێرە ئەم ناکە بە تاڵان بردنە بگریا لەوانێ پارەکە شێر نییە خاتون میدیا بابەتێکی دیکە بەرزبوونەوەی نرخی بەنزینە لە ئێستادا ئەوەندەی ئاگادار بم یان بەڕێزیشتان ئاگاداریەوە بن کە هەندێک بازرگان باسییان لەوە کرد بۆ ئەگەر قۆرغ نەکرێت ئێمە توانین نرخی بەنزین بگەینە 480 دینار لەلایەکی دیکەوە پارێزگای سلێمانی لە لێدوانێکیدا کە دیارە و ئاماژەی پێکردو دەڵێت لە دەسەڵاتی ئێمەیان نییە
ینی ئەو ئاگاداری ئەوە نییە کە ئەم کۆمپانیا منەوە تا لێرەوە ئاگاداری ئەوم کە چەند کۆمپانیایەک و چەند بازرگانێک دەڵێن ئێمە یکەین بە 400 ینی ئاگاداری ئەوە نیە یاخود دەسەڵاتی ئەوەی نییە کە کێبڕکەی دروستکە لە نێوان کۆمپانیانەدا. بەڕێزم لە سەرتاوتم دانیشتێکمان کردووە لەگەڵ جەنابی پارێزگارە بە شەڕ کۆتایی هاتووە مە حقیقەتە من یەک شتی حقیقەت ناشارمەوە چم درۆی لە پەنا بکەم چکە هیچ مەجبور نیم. ئێمە بانگمان کرد بۆچی گران بووە بەڵام ئەوەی ئێمە زۆر زانیاریمان لا بوو کە خۆرەخ کراوە بۆ 3 کۆمپانیا بۆ 3 کۆمپانیا ئەگەر بیت ئەم خەینا بێ بۆ 3 کۆمپانیا ئێمە لاریمانی و کۆمپانیا ویشەکات کێشەی نییە بەڵام بۆچی نایی بە 10 کۆمپانیا بۆ نایی بە 5 بۆ نایی بە 8 بۆ نایی بە 20 هەموو کۆمپانیای نەوتێمانێ هەموو مەغزن و عەماری منزینەمانێ بۆ نایەنێ بۆچی نایەنێ بۆ 3 کەس خۆرەخ کرێ لەبەرەوەی ئەم زۆر باشەی مژێت خوێنی ئینسانەکان کەڵە شاخی بۆ ئێمژێ تێگەشتی بەڕاستی نەک بە ئاسانی خەچەکە بێرە باوان ئەوانی شەری مژێن کاکە بەس چێ تۆ شتێکی تیامێنێت و هەناسەیەکی تیامێنێتەوە بۆ هاوڵاتی بەڕاستی یارمەتی تۆ ئێستا بڕۆ لە قەرەهەنجیر بە 450 بنزین بە 450 بڕ لە محافظ مامەڵمە لێ بە 450 نەخێر لەوێش بە 450 ئەمە تەنها لە پارێزگای سلێمانی ئەوانە نەخێر لە هەموو بنزین خانەکان لە سلێمانیەوە چێ بۆ هەولێر لە هەولێرشەوە چێ بۆ دووە اینجا ئێمە خۆمان ئەومە اقتراحێک وتمان بێن وها مناقەسە هین چۆنەڵێ ها ڕکابەری دروستکەن لە بینی کۆمپانیەکانە کێ بە نرخی زیاتر هێنا بە کەمتر هێنای ئەوە بە هاوڵاتی ئەمە ناکرێ لەبەری مەسلحەت ناڕوا لە وڵاتە ئاوانە مەسلحەتی من و تۆ نا مەسلحەتی ئەوانەی کە لە ئیشەکان وا ناڕوابیان بە کۆمپانیای تر هەروەها یەکێکیکەمان وتمان ئەو بنزی کاکە ڕۆ نەوتەکەی خۆمانە بێن بە پاڵاوگەکانی ناو خۆی خۆمان بابی پاڵێوێ هەرزانترەکەی بۆ هاوڵاتی خۆمان ناوا ناکرێت لەبەرەوەی کۆمپانیایەکی تر هەیە گواستنەوەی هەیە لێرەوە ئەیبا بۆ ئێران و بۆ ئەفغانستان و بۆ کۆ لەوێەوە دیسانەوەیەتەوە بۆ میلەتی قوڕ بەسەر بەچی بە کۆڵێژە هەرەوە بەچی ئەمە چارەسەرە بێت لە دەسەڵاتی ئێوەیە لە دەسەڵاتی ئەو تا من چارەسەرەکە و پێڵێم ئەڵێم ئەگەر بکرێتە ڕکابەری کۆمپانیەکان ڕکابەر بکرێت لەگەڵێگە بێت کە ئەمە تەطبیق بکات ینی جێبەجێ بکە بەسەر کۆمپانیەکان هەموو شارێ ئەبێ وا ببرێ بەڕێوە بەڕاستی ئەبێ ئەو کەسەی کە سەرۆکی وەحدەی ئیداری شارەکەیە ئەبێ زۆر قەوام بێ ئەبێ بەوەی کە نەک حیزبی با بەڕێوە بابە ئێمە وامان حیزب چی بڵێت ئەبێ ئێمە ئەوە بکەین ئەم کۆمپانیای هی فلان حیزب وڵایی دەبێت دڵی بەخوا بێت دڵی ڕاگری کۆمپانیاکەی دەری فلان حیزبای دڵی هەمووی ڕاگیرێ یعنی وە نەبێت دڵیەکی کام بڕەنجە ئەگەر دڵیەکی کام بڕەنجێ تۆ زەوی کەش خۆی کۆکاتەوە دەڵێن ئەم کۆمپانیانە شوقە و سیارە و کۆمەڵش دەدەنە بەشی لە بەرپرسەکان ئەوە چۆن من و تۆ ئاوا ئەم تۆ و خوشکابینم ئاوا بەڕون و ئاشکرا دیارە کەس نکولی لێ نەکات کەس هەیەکاری چییە ئەم گەندەڵێ لەماوەی ئەم ساڵەیە ڕوویە تەنها لە بەنزینانیە تەنها لە کردی تەندروستیانە هەموو سێکتەرەکان هەموو کارتەکانی گرتەوە ئەم بێپلانی و ئەم گەندەڵ بەڕێزم کورە تۆ بڵێ مەگە ئەمانە بڵێ کورە لە ناشتنی مردووشە ئەمە ڕۆنیە ئەو بۆ ساڵانی ڕابردوو سەرقەبرانی کیان کە دروست کردبوو لە قڕگە یان بە کۆمپانیای مردویان بە پارەیەکی هەر قسەکەی جەناب کە پێشتر بۆ کرد کە هاوڵاتی خۆی بێدەنگە و ئەمە قبوڵەکات یا هۆکاری دیکەشی لە پشتەوە هۆکاری زۆری لە پشتەوە چونکە هاوڵاتیکیەیە یان یەکێتە یا پارتیە یا کۆمەڵە یا گۆڕانە یا یەگورتووە تر هەرم حیزبانەیە تێگەشتی بێدەنگی معارەزە ئێستا پشتی خەڵکیشکانە چەند حیزبێ خۆی بە معارەزە زانێ بەڵامە تاسا نقەیەکی لێوە نابڵێ ئەرێ کاکە وەرێن من خۆم و حیزبەکەم بچینە سەر جادە چیەکە یان تەقەولێکەکەن دەبابیکەن خۆ قابلێتی زۆر ئەوان باز لەو دەکەن کە لەوانەیە ئێستا وا نەخوازیان سیاسەتی حیزب بۆ شێوازە بێ ینی لێرەدا دەوری ئۆپۆزیسیۆن چییە کە خزمەت بە دەنگدەرەکانی خۆی نەکات لەگەڵ ئەوە جوابەکەی منە بۆ تۆ بەڵێنەکانی ئیشی حیزبی ئۆپۆزیسیۆن چییە بۆ دەنگدەرەکەی خۆی کە حەزی لە ئۆپۆزیسیۆن بوونە بۆی حەقەکەی بۆ بچەنە ئیشی چیە بەڵام میدیا خان تۆ ئاماژەت بۆ کرێسەوەکو حیزبی کۆمەڵی دادگەری 2 کورسی هەیە باش ئایا ئەتوانێت شت بکات ئەی بۆ ناتوانێت بە چ ڕێگایە چونکە زۆربەی شتەکان لە دەسەڵاتی حیزبی دەسەڵاتدارە بەم 2 کورسیە ناکرێم 2 کورسە ئیشی ئیداریەکە کە تۆ چویتە ئەم شوێنانەوە چیتە کەرتی حکومیەوە زۆرێک لە مەلەفەکان ئێستا ئێمە بەڕاستی چەند بڵێن بینایەک زیاد لە 50-60 بینا لە ناو شاری سلێمانیە هەموو حیزب داگیری کردووە ئەیدەوەرین با هەر لەسەرەوە کەیسەر شتێک دروستکەین زۆر باشەوە لەسەر و کەیسانە خۆدا ماژت بەوە کرد کە ئێمە دەنگمان بە چەند شتێک نەیە ئایا قسەتان ڕۆشتووە
يعني لەسەر قسەی ئێوە ئەو شتە ڕاگیراوە چۆنە بەڵێ هەبووە هەرچۆنێ بە سەدایەکمان دروست کردووە کە ئێمە لەگەڵ دەنگدەرەکانی خۆمانە ڕاست دەکەین نەک درۆ چکە باکشتی پێڵم ئەندامەنجومەنیشە بووە وتوێتی من ئەماکەم ئەوەکەم بەڵام ئێستا بە پێشەوانەیەکی ئیشەکانی خۆی و ئیشەکە باشە یەک شتی دیکە میدیاخان بۆ نمونە لە ماوەی پێشوا ڕێژەی سەوزایی لە سلێمانی خەریب و بەڕە وشک بوو نەچوو بەڕە ئەوەیە دوێرانە ئەچوو بۆ حیزبێکگێت لێرە داڵێ ئەوە من نازانم چیم پارێکی زۆرم ترخان کرد بۆ ڕێژەی سەوزایی باشە بۆ حیزب بۆ حکوومەت بۆ پارێزگای سلێمانی ئەمە ناکات ینی بۆ بێ حیزبێک یەکسەر لە میدیا و لە دار و بەردەباسی ئەو بکات کە ئەوە ئێمەین پارەمان نابۆ سۆزکردنەوەی سلێمانی با قسەیەکیش بۆ ئەو لا بکەین خینە بەرەوە ئەو کە هاتوۆتە شاری سلێمانی بەڕێز جەنابی مەسرور بەرزانی وەک حیزب نەهاتوو وەکو سەرۆکی حکوومەت هاتوو کە دینیویەتی ئەم شارە ئاوای لێ هاتووە یعنی بەڕاستی لەوە چێ هەستی جوڵا بێ بە تەرخانکردنی ئەو بڕۆپارەیە ئەمە ئەوە سەر بڵێن تاوان سەوزای سلێمانی بەڵێ وایە بەڵام شتێکی کەشەکەم دژی ئەمە شتێکی تریشی پێڵە لە باخچەکانەوە لە شارەوانیەوە زۆر جار کە نووسراوەکەن مانگی 1 و 2 ئەیکەن مانگی 9 جوابەکەیەوە کاتێک گێتەوە کە هەر بۆ نمونە تەنکەرینی پێڵێن تەنکەرینەوەیە کە بە تەنکەر ئاوە بەی کۆمپانیایەکە بە تەنکەر ئاوە بۆ باخچەکانی پێ ئاوە ئەمە جاروایە بە 8 مانگ بە 4 مانگ بە 5 مانگ جوابی نایەتەوە کاتێتەوە پاییزە پێویستی بە ئاودان نیە ئەمەشێ زۆر باشە لە ئێستەیە چه خزمەت گوزاریەک هەیە کە چوو بێتە بواری جێبەجێکردنەوە بڕیاری لەسەر درابێت کە بۆ پارێزگای سلێمانی ئەنجام بدرێت هیچ هەیە ئەوە بە پێی پرۆژەیە بە پێی پلان و پرۆژەکانە ئەبێ ئەو هینە ئەوە پلان و لیژنەی پلان و پرۆژەکان ئاگاداری ئەو زۆر شتەیە ئێمە وەکو شارەوانی بەس ئیشی شارەوانەکانە بینین ئەوان پلان و پرۆژە ئەوەی کە تۆ داوای لە منەکەی پرۆژەی ناوە ئەبێ پلانی بۆ دانێ لەبەرەوە لە لیژنەی پلانە بەڵێ شت هەیە بەڵام ئایا گەشتۆ بە ئامانج ئێوە زۆر باش ئێوە چۆن چاودێری ئەو پارێ دەکەن کە ئاماژت پێکرد بۆ پەرەپێدانی پارێزگاکان دیاری کراوەوە پێتان وایە ئەو بڕەپارەیە کیفایەتە بۆ پارێزگای سلێمانی وە ئەگەر بێت زۆر باشە ئەگەر بێت چۆنەڵێ یعنی ئیشێکی زۆر باشەکر یعنی بەڕاستی هەر لە قەزا و ناحیەکانەوە بۆی دەرچووە یعنی ئەگەر بە پرۆژەیەکی بەسیتیش بێ بۆی دەرچووە هەتاوەکو گوندێک هەتاوەکو سلێمانی بەم شارە گەورەیە و ئەگەر بێت بەڵێ لایەکی زۆر ئەگرێ لە ئیش پرۆژە پلانی تایە کە ڕێگاوبان کە زۆر وێران زۆر باش شتی زۆر باشی تایە ئەگەر بکرێ بەڵام بەداخەوە چەند شتێکی گەنیشی تیا لاوەکی بەس ئێمە دەنگ بەو لاوەکیە ناین من شخصی خۆم دەنگی بێنە ئەگەر بکرێت کە یەکێتە بواری جێبەجێکردن ئیتر وای ئێستا هەموو ئەو لیژانەی کە دەرچوون چەند لیژنەیە بوو هەر لیژنە و 3 کەس بووە دەرچوون بۆ من شخصی خۆم بۆ قەراق و بۆ بەکرێجۆ ئەو منتیقەیە بەبەرەوەی شارەزایەکی تاوامانێ لەگەڵ کاکزیاد و کاگڕێکەوتا لەو منتیقەیە چوونێتەوە راپۆرتی خۆمان پێشکەشی پلان و پرۆژەکان کردو هەموو لیژنەکانی تریش ئیتر چێکیان کردوێتەوە ئیتر تەسلیمی کاگازا دەکرێت لەو سا چێکێکی ترەکرێتەوە ئەخرێتە دەنگانەوە زۆر باشە خات و میدیا ئەوژە بێت تامانی 12 کرێ ئیشەکە گین نەکرێت ئەویش لێسەدا چارەسەرەکان چین ئێوە چۆن کار لەسەر دەکەن لێپرسینەوە لە یەکە ئیداریەکان لە پارێزگاری سلێمانی لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان هەبێت دەکرێت ئەم لێپرسینەوەانە بێتەمایی چارەسەر بۆی کە خزمەتی زیاتر بکرێت وە گەندەڵی کەمتر بکرێتەوە کەشفکردنی گەندەڵی ئەو بابەتانی کە قۆڕق دەکرێت لایەن کۆمپانیەکان خۆی پارێزگار ببوورە بێ لەلایەن کێوە لێپرسینەوەی لێ بکرێت لایەن ئێمە ئەتوانن بە پێی یاسای ژمارە 3 بەڵێ ئەتوانین چکە ئێمە دەنگمان پیاوە ئێمە خستومانتە سەر و کورسیە ڕاستە خۆی 250,000 دەنگی هێناوە بەڵام ئەویش بە چەواشاکاری ئێمە بۆ خۆمان دەنگمان پیاوە هەر ئێمەش بۆ خۆمانی هێنینە سەر بەرامبەرمان لێ پێچینەوە لێپرسینەوە بە دوواداچوون بۆ ئیش بەڵام کاتێک کە ڕێکەوتن هەبێت لە نێوان بەڵام ئەمەش جاری وایە جاری وا قرسە بۆ ئێمە چکە بۆ جاری وایە بە قسەی یعنی چۆن ئەهێنی وەکوتمە ڕۆژە کرا بە شەڕ یعنی شەڕێ بوو من خۆم زۆر بێتاقەت بووم بە وەزعەکە پێ وایە لەم ڕێگەوە چارەسەرەکان چارەسەر بکرێت میدیا خانم خۆیان هەموو شتێ بە یاسا و قانون بڕوا بە ڕێنمایی و بە پلان و پرۆژە بڕوا هەموو شتێک چارەسەریە بە ڕێزەکەم هەموو شتێ بەس بەداخەوە ئەم وڵاتە بەوە ناڕوە حیزب سەوزەکەی بە حیزبە هەر کاتی و سووری داگیرسان لێ بۆستە نەڕۆی ها سەوزەکەی داگیرسان
بڕۆ. کەواتە دوجارم گلەی و گازندانی هاوڵاتیان هەمووی ڕاستە زۆر جار باز لەوە دەکەن ئەڵێن زیاتر ئەمە سۆشیال میدیا و ئەعلام و ڕاگەیاندەکان نەمشتە گەورەکە نەگینا ئەجار بۆ ڕادێژ نییە. ناخۆ خۆی بڵێتونەڵێت تۆ ڕاگەیاندنی شتە ئەشڵەژێنێ ئەشڵەکەێن ئەمە حەقیقەتە ینی بەڕاستی بەڵام خۆی لە ئەسڵا هینەکە بۆ گەنی کردووە خواردنەکە بۆ گەنی کرد لە ژێرە بۆ گەنی کردووە خەریکە یاتە سەرەکەی. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتومی دیار شێخ ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سپاس کە میوانی بەرنامەکەمان. سپاس بۆ ئەمە. بەڵە بەڕێزان دەچینە لای فیچەرێک کە باز لە کاری هەرەوەزی جوتیاران دەکات لە گوندی بێستان سوور کە هاوکارمان بۆ ئامادەکەن فرم بە پێکەوە بینەری و فیچەرێک. ئیسام عەرزە ئێمە جاران بە مەکینە ئەمان کێڵا و هەر بە خاگە ناز تەختمانەکە زۆر ناڕەحەت بوو. ئیسا ئەمە بە گرێدەر تەختێکن گرێدەر تێ تەختێکا و جادە تەختێکا و ئەو پێڵین کۆچەڵ ئەو کۆچەڵانەیشمان بۆ ئەنێتەوە ینی ئاسانکاریە زۆرمان بۆ وەکات هەمووی بەو گرێدەرە تەختێکین ئەم جارە دوای ئەوەیش خۆمان ئاوەکەینە سەری ئەوەی کە بەرزاییەکانی بێکەینە چاڵایەکان تەختێکین ینی خۆشمان تەسوێکێکین خۆشمان تەختێکین ئەو بن ئەم بارسکانەی ئەم بەرزایەکانی گەورەیە ئەوێ تۆزێ بچووکیکەینەوە شوێنێ چاڵە پڕیەکەینەوە شوێنێ بەرزە لێیەگرین ئەیکەینە چاڵەکان 20 ماڵ بە یەکۆ بە هەرەوەزی دەست پێەکەین ئاسانترە و تەوزیعی دوو ماڵەکەین هەر بە شەریکی بە هەرەوەزی ئەیکەین ئیتر ئەمە ئاوا ئیش بکەی کێشە بۆ دروست ناکەیکێ بڵێ ئاوەکەی من کەمە ئەو بڵێ ئاوی من زۆرە و بە هەرەوەزیەکە ئاسانکاریە بۆ هەمومان. ئەو کاتەیمە کە مەرەزیانەکە باوباپیری ئێمە و هەتا منش لەو کاتاگە پێگەشتم خۆم لە ناوی شەکاوم کاتی گەنجەکە هەمووی دارکە لۆکە و قەڕەم و ئەرزێکی بتە و بە پێی پەتی ئیشمانە کرد بە پێی پەتی ئێوارە ڕۆشتین و قوڵقاسم هەمووی زامار و کەس ئیشی بۆ نەوەکرا هەمووی بێتاقەت دەبوو ئەوە قیس پەیدا لە قوڵقاچی حتاکو بڵێم ئەم عەرزە تۆی بینی ئیسا ئاوایە ئەو کاتە بەس دارکە لۆکە و قەڕەم و بە ناوی شیا ڕۆشتین و ئیشمانە کرد مەکینە نەوە کێڵریام عەرزانە ئیساکێل ئائیسا لەم کاتە ئەوەتە ئێمە عەرزەکەشە کێڵی دوای ئەوە مەکینەیەکەوە وە دوامانە مەعەدەل ئەم عەرزە تەختەکە و تەسوێکا بۆمان ئەگەر تەسوێ نەگەرێ ئیسا گەنجی ئیساقەکە ناتوانێت ئەوە بکات. ڕازان لە تەوریسەی بەرنامەکەماندا باز لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بابەتێکی دیکە کە زۆرجار لە سوۆسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیبینین کە کەسێک سوکایەتی بە دابوونەریتە کوردەواریەکاندا سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام دەکات
ڤیددیۆکەی بڵاو دەبێت یاخود ڤیددیۆکەی بڵاو دەکاتەوە خۆی ئەمەش کاردانەوەی دەبێت لەسەر هاوڵاتیان و نیگەرانی هاوڵاتیان لێ دەکەوێتەوە بەگشتی باز لە فەوزای تۆڕە کۆمەڵایەتیەکان و خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین لە پارێزگای دووە کۆمیوانێکمان هەیە بە ڕێز مامۆستا محەممەد مەلانووری بانخواست مامۆستا سڵای خوارد لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆیش زۆر سپاس مامۆستا ئەگەر بەگشتی سەرەتا باز لەوە بکەین کە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمیشە بۆ بابەتی سوودبەخش بەکاردێن بەڵام هەندێک کەس لەوانەیە بەرەو ئاقارێکی دیکە یاخود بۆ شازێکی دیکە بەکاری بێنێت کە زۆر جار دەبێت تەمایی لە کەداربوونی دابوونەریتە کوردەواریەکان یاخود ئەوەی کە نیگەرانی هاوڵاتیانی لێ دەکەوێتەوە بۆچی دەگەڕێتەوە؟ بله بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. هف چند تا هنگری بینه را وقتی هم بینین چند جاره که ات طور کمالاتیه دا دبینی کسی که پوستک بلاف کرد و گل بلاف کردن اوی پوست هنه هیرش کرد سر دابونری تکه یان هیرش کرد سر کسی که یان هیرش کرد سر لایانه که یان هیرش کرد بلندتر اجوه السر آینه که یان بلندتر شوی هیرش کرد سر پیغمبری یان شوی بلندتر هیرش کرد سر رب العالمین عز و جل. اف چند هنه بو کم تگهشتن وی کسی هنه ودگریتن و دیر کفتن وی کسی هنه اش رب العالمین عز و جل. چونکه رب العالمین عز و جل هگل پیغمبری صلی الله علیه و سلم سرما حرام کرد ام خبره یان آخفتنا نباش بیجینه کسی که اوه بسلمانه که ایشینی تب آخفتنه که نخوش اش کبایی را بیتن اره چوا ام برانبر رب العالمین آخفتنه که بیجین که اف آخفتنه هنه او بلاوه بکن التورت کمالاتی الفیسبوکی الوانجهت هنه ام بلاوه بکن و ام هست ایشاندنا وی کمالگهه نکن وی خلکی نکن و رب العالمین عز و جل هنده مازن و اف کرم و نعمته همی ادگل مدا کدی ام اویش بیر بکن که او یه همی نعمت ادگل مدا کدی و ام زونا هیرش کردن خو بخینه سر ذات رب العالمین عز و جل. اما هنیجی قریب سلمانا رب العالمین وعده که دای بوان کسا اوید هاوین رب العالمین و ازیت خوده و پیغمبری وید کن إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة ولهم عذاب مهين. اف انسان تاني رب العالمين لعنت يتلكلي اد الدنيا دا والآخرة يجي ورب العالمين وعد داي وأوان بخيتت عذابك دجوار ويا بيس ويا نخوش دا القيامته. فالشمزارية بوفان إنسان تاني أبت هستب مزناهيا رب العالمين نكن يتهستب مزناهيا في كمالجه هني يبسلمانا نكن كمالجه إسلامية كمالجه كردوارية بدوية رئيس لبهتا جرتن رئيس الدابو نريتا بهتا جرتن الآيني بهتا جرتن وت بيجين اف کسی هنه یتشتک بلاوت کتن اول جار هست وی ملت هنه کرد که ملت که بسلمانت برچاف فر بگیریتن وشنیکا اوی تشتت بیتن بلاوت کتن اگر دجی دابو نریتت آیدنی و یت کمالات یت به کمالگاهانه نبن. زۆر باشە مامۆستا محەممەد ئەم فەوزایی سۆشیال میدیا بۆچی ئەگەڕێنیتەوە پێدوانیە کە ئەمە بە مەبەست وا کرابێت کە تۆڕە کۆمەڵایەتەکان بێ سانسۆر کرابن دەبینیت کە چەندەها کەس لە ناوچە جیاوازەکانی کوردستان سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلامەکان سوکایەتی بە ئاداب و کۆمەڵایەتیەکان دەکەن هیچ کەسێکیش نایەتە سەرخەت. تۆ پێدوانی ئەمە بە مەبەست وا کرابێت کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بێ سانسۆر کرابن؟ والله تورت کمالاتی وکی هر سکتر که دی وید بهتا ریک خستن و ریک خستن که زیادتر تدا وید بهتا کردن راست حکومت قانون که بو خراب ابکار اینانا تورت پیوندی بله بدوی اف قانون هنه ادگل بالفرهبونا اوان تورت هنه کمالاتی بدوی اف قانون جی بهتا بالفره کردن و پتر سزا بهنه تدا بهنه بنجه کردن و شداندن السر خلکی نخواستمه اوید حسا هست خلکی بلیندارد کن
و مباشر چند ویدیو بلاوت کن و پاویجنا رب العالمین یا پاوینا پیغمبری یا آخفتنا که کریتش اوی شکل هنه بلاوت کن بدوی حکومت و بالنص داخواز بکتن که نص دوی یاسا هنه به نزیده کرن و بنص سزای وان کسی تنه به دست نشان کردن پیاسا بگهن حقی خو بری خلقک بچیتن گازنده بکتن و تعدای حکمت بین تسر خطی بدوی حکومت یاسا که بدانیتن کو ناس دیار بکتن اف کسی تنه تاوینه خودی و تاوینه پیغمبری ات تورت کمالاتی دا سزای وان اویا و دواکار گشتی بهت از سرخط اگجار الپیش خلقی و اوی کسی هنه راست و خو بگهی ندادگه و بگهی تسزای خو دا اف فوضا هنه کمتر لبید اوش لاه که و شلاه دجی و ابکار اینان و کما گوتی پیغمبر صلی الله علیه و سلم یبو ما دیار کردی هگر کسک پاویجتا کسک یعنی بسلمانک پاویجتا برای خوی بسلمان اوهنه اشکبایی رایه پیغمبری صلی الله علیه و سلم یبو ما دیار کردی و اوش گنهت مازنه نابید مروی بسلمان خونیزیک بکتن فمادم اشکبایی رایه یعنی خطر روی مازنه خطر به چند هنی آمازن وقتی کسی که تورت کمالاتی داد آغویتن برانبر برای خوی بسلمان برانبر تا که کش ملت خوش کمالگه ها خو و وی تو هنی کمالاتی ابخراب ابکار بینیتن بدویه اوهنه جی یا الدف حکومت بهتر چارچوبه کردن و همی ویدیو و همی آخفتن تینه گوتن بكيف تاكينا بن كاتشا بفيت وصا داخل ببيتا تورا كمالاتي وصا لاي في فكت وصا الديف دل خو باغ بيتن و هر كسا كي بفيتن رخنه اللي بجديتن يانجي اب ايشينيتن اكيد اوهانه حتى نوكا الرقابه السريه كيما چنكي انسان طبيعه انسانيه هصايا هاگر انسانش خوده نترسیتن وید ضمیر وی وجدان وی هشیار بکتن فهندک انسان تایی مع الاسف اش خوده ناترسن دیرنش خوده و وجدان و ضمیر وان جی مریه فهاگر رقابه و دار ترسیجی سرسر وان نبیتن اکید اف انسان تانه دتورت کمالاتی ابخراب ابکارینن زۆر باشە مامۆستا محەممەد هۆشیاری تاکی کورد تا چەند گرنگەلەوەی کە ئاگاداری کۆمەڵی بابەت بێت کۆمەڵێک بابەت یاخود سوکایەتی نەکات بە دابوونەریتەکان سوکایەتی نەکات بە ئاینی پیرۆزی ئیسلام و لەگەڵیشیدا هۆشیاری و زانیاری ئەوەی هەبێت کە ئەم جۆرە بابەتانە ئەگەر بێتە مای وروژاندنی ڕایگشتی سزای هەیە گەرەو کەسە بدرێتە دادگاواتە هوشیارێکی وای هەبێت زانیاری هەبێت لەسەر سزا و بابەتی یاسایی تا چەند گرنگەلەوەی کە هاوڵاتیان هوشیار بن کە کۆمەڵێک بابەت یاخود کۆمەڵێک ڤیدیۆ بڵاو نەکەنەوە کە سوکایەتی بێت. بحقت برای من او بابده اونده گرنگه وکو بابتێکی تری خوێندن لە خوێندگا دەبێت جێگای خۆی هەبێت یعنی چۆن ئێستا قوتابی بە شێوەیەکی کەم نەک وەکو پێویست فێری وانەی کۆمپیوتەر دەکرێت دەبێت وانەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان و ئامێرەکانی تەکنۆلۆژیای ئێستا بزات ینی بڵێن بە تایبەتی موبایل ئەمە دەبێت ببیتە سیستەم لە خوێندنگا ببیتە یەکێک لەوانەکان کە قوتابیەکان بتوانن بگەنە حەقیقەتی بەکارهێنانی ئەم ئامێرانە و هشیاریەکی ئەوەندە لەلایەن پەیدا ببیت کە چیتر ڕێگە ویژدانیان ڕێگە پێیان نەداتن خراپ کار بێنن بەرامبەر کەسێک چونکە چەند بەڵازان دیارە مامۆستا دەنگی ناگاتە لە ئێمە بۆی گرفتێکەوە تا گرفتەکە چارەسەر دەبێت کە گفتوگۆ دەکەین لەبارەی فۆزای تۆڕە کۆمەڵایەتیەکان و خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا گرتە ڤیدیۆیەک لە ناوچەی دهۆک بڵاو بوویەوە کە سوکایەتی کردن و بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەمەش کاردانەوەی دروست کرد لە نێوان هاوڵاتیان و لە نێوان خەڵکدا کە نیگەران بوون لەوەی کە هەر کەسێک هەڵدەسێت بێ گوێدانە ئاینی پیرۆزی ئیسلام بێ گوێدانە دابوونەریتەکان بێ گوێدانەوەی کە ئەمە ئاینی کەسێکی دیکەیە کەسێکی دیکە پابندە پێوەی گرنگە بەلایەوەی
بەڵام دێت سوکایەتی دەکات گفتوگۆ دەکەین و بەرداوام دەبین لەگەڵ میوانەکە مامۆستا محەممەد بەرداوام بە ئەگەر زیاتر باز لەو گرتە ڤیددیۆی چەند ڕۆژی ڕابردوو بکەین کە ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە کەسێک دێ سوکایەتی باینی پیرۆزی ئیسلام دەکات گوێ نادا بەوەی کە کەسێکی دیکە هاوڵاتیەکی دیکە یاخود برایەکی خۆی لە تەنیشتی ئاینی پیرۆزی ئیسلامی بەلاوە گرنگە بەشێکە لە ژیانی ئەمە بۆچی دەگەڕێتەوە بە حقت گرتە ڤیددیوە ڕژێت ڕابردوو بیت یان هەر گرتە ڤیددیوە کادی بیتن لەوانە ئەو کەسە خۆیش یعنی شەمزاری خۆی دیار کرد بێت و پەشیمان ببێتن لەو ئیشە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵاوکردنی ئەم جۆرە ڤیددیوانە لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکاندا لە ناو ئەم ملەتە ملەتی کورد کە زۆرینەی هەرە زۆری موسڵمانە ئێستا کە من هەستم بە بەڵاوکردنی ڤیددیوەیەک بە دژی کەسێک دەبێت احتیزاری لێی بکەم چون من هەستم بە بەڵاوکردنەوەی ڤیددیوەیەک بە دژی 95% ئەم ملەتە و من احتیزاری لێی نەخوازم ئەکیت احتیزار دەخوازم بەڵام لەسەر ئەو احتیزارش دەبێت ئەوەی ئەم هەڵەیە بکاتم بەرەمبەر ئەم ملەتە بگات بە سزای خۆی ڕاستەقینە لە دادگا و ئەم ڤیددیوەی کە لەم کۆتاییە لە تووڕە کۆمەڵاتیەکاندا بەڵاو بوویەوە هەستی خەڵک هشیار کردووە زیاتر کە خوای گەورە عەزەمەتی خوای گەورە و پیرۆزی دینی ئیسلام لای ئێمە ئەمانەتێکە نابێت یعنی لە ئەستۆماندا بدانینە خوارەوە دینی پیرۆزی ئیسلام و گەورەی خودای گەورە و پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم ئەمانەتێکە لە ئەستۆی هەر تاکێکی کوردی موسڵمان ئەم ئەمانەتە پیرۆز ڕادەگرێت و هەر کەسێک پێشێلکاری بەرامبەر ئەم پیرۆزیە بگاتن لە ناو کۆمەڵگای کوردەواریدا لەعنەتباران دەکرێت و دەبێت لە لای حکوومەتیش بگاتە بە سزای خۆی عادیلانە. زۆر باشە مامۆستا دوجار پێیان چییە بۆ هاوڵاتیان و چ ڕێگایەک بگیرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە چونکە ئەگە هەر بەم شێوازە بەردەوام بێت کۆمەڵگامان خەریکە بەرەو داڕوخان و لە ناوچوون دەچێت دوجار بەڕێزت پێیان چییە؟ وڵا پەیامە من یا کوتاییە ئەvەیە کە مرۆڤ ئەوان مرۆڤێت هەنێ ئەبێت مرۆڤزانیتن جێ هەندێنێک و پەیامەکە نەباش یان یا خراپ بەرامبەر دینێمە یان بەرامبەر کۆمەڵگا کوردەواریە ناوتۆڕێت کۆمەڵاتیەدا بەڵاو بکەن ئەف کەسێت هەنێ بلا دەفمە بهێنە بژین ڕیکۆردکردن بهێنە دیدێخستن مرۆڤ مشەهەداوان نەکات لایک و کۆمنتا بوون لێ نەدەتن و هەواڵینیە خۆی تۆڕێت کۆمەڵاتیەت گەلدا پچڕینیتن بقەتینیتن و دگەلدا نەمینیتن هەواڵ و ڤیددیوێت وان بەڵاف نەکەتن و حتا ڕەخنێژی مرۆڤ لێ ڤیددیوێ نەگریت یاوی بەڵاف کردی و بینیت بۆ خەلکی بەڵاف کرد بەلکی بلانێ پەیامە مرۆڤی یا غێر مباشر بیتن دا ئەوێ هەنێ هەزر نەکەتن و ڤی شوولەکە مەزنا کردی و عالم خڕێکە بەحسیویت کەتن و بەلکی ئەوێ هەنێ شوولەکە کرێت یا کردی ئەم یە بەحسێ کرێتیە مەزنیا کرێتیە شوولەویت کەین ئەم نە بەحسێ مەزنا یاویت کەین کوی شوولەکە مەزن یا کردی. زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد مەلانووری بەخواز لە پارێزگای دۆکە و لەگەڵمانەوەی سپاس بۆم دەرفەتە. وەڵە بەڕێزان بەم شێوازە گەیشتنە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد خواتان لەگەڵ.